نرخی ئالیک بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و کاریگەری لەسەر بەخێوکردنی ئاژەڵ و بەرهەمەکانی دروست کردووە. باوتەی ئاژەڵدارەکان وشکە ساڵی هۆکاری سەرەکی نرخی بەرزبوونەوەی ئالیکە. ئەمەش بووە تا هۆی ئەوەی بەشێکی زۆری ئاژەڵدارەکان ئاژەڵەکانیان بفرۆشن. ئێستا ئالیان بوویتە 430,000 یعنی بە جملەی 430,000 ئەگە ئەوها یعنی گران بێ بەڕاستی حیوان دەبی بە گران فرۆشێتەوە، یعنی کابرا دابەستی دەکا لۆی دەرناینی. ئەندامێکی ژووری بازرگانی و پیشەسازی ئەولێر دەڵێت بۆی بەرزبوونەوەی نرخی ئالیک فرۆشتنی ئاژەڵ زیادی کردووە و چاوەڕوانیش دەکرێت بەم هۆیەوە نرخی گۆشتی سوور بەرز بێتەوە. سعری بلێن کەپەشی هەموو ساڵێ ئەو محلانە موچینە لە نەدەگەیشتە 250,000 ئێستا بە 300,000 یعنی ئەوە تەسیرێکی زۆری هەیە لەسەر مەوزعی ئەوی جەماعەتی مەردارەکان، ئەوی حەزیرەی حیوانیان هەیە، گاو گۆڵک و مەڕ و ئەوانە ئێستا هەموو لە بازاری مەیدانی وا عەرزیان کردێ لۆ فرۆشتن، عەرز زیاترە لە تەڵەب لەبەرەوەی ناتانن بەخێوکەن. لا چوارچێوەی پلانی وشکە ساڵی وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو چەند بڕیار و ڕێنمایەکیان لە بەرژەوەندی جوتیاران دەرکردووە بۆ کەمبوونەوەی ئەو زیانانەی بەهۆی وشکە ساڵیەوە ڕوبەڕووی جوتیاران بۆتەوە. ڕێگەدراوە لە کۆبنەوەی ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەت بابەتی زۆر داخل بکرێت هەرێمی کوردستان، هەروەها بابەتی هێنانی کاو، هەروەها بابەتی لێخۆشببوونی گومرجی بۆ هێنانی پرۆژە ئامێرە کشتتوکاڵیەکان کەوا ئێستا دیراسە کراوە، هەروەها کەمکردنەوەی کری کارەبا بۆ پرۆژە کشتتوکاڵەکان و خاوەن پرۆژە پەلەوریەکان. ئەمانە هەمووی کۆمەڵی ڕێکارن کە وەزارەتی کشتتوکاڵ لە ڕێگەی پلانی ڕوبەڕوونەوەی وشکە ساڵی چاودێری بازار دەکات. بەرزبوونەوەی نرخی ئالیک بەراورد بە ساڵانی ڕابردوو کاریگەری ڕاستەوخۆی دروست کردووە لەسەر بەخێوکردنی ئاژەڵ، بە تایبەت مانگا، مەڕ، بزن کا لە هەرێمی کوردستان زیاتر ئەم ئاژەڵانە بەخێو دەکرێن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.